بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تێوێ ئەم کاتەوە و گشت کاتێکتان باش. جارێکی تر هاتوونەتە خدمەتی ئێوەی بەڕێز بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک لەسەر ناوچەی کرماشان و ئیلام و لوڕستان و لەبەر گرنگەی ئەو ناوچەیەوە خەڵکی ئەو ناوچەیە کە سەر بە هۆز و زاراوە و ئاین و مەزهەبی جیاوازن بۆ شرۆڤەکردنی باسێک تەوەرێک لەسەر ئەو ناوچانە ئیمڕۆ هاین لە خزمەتی کەسایەتیەکی بەڕێز و تێکۆشەر و چالاکی بواری سیاسی و مەدەنی و فەرهەنگی و هەروەها نووسەرێکی بەناوبانگ و چالاکی ناوچەی کرماشان بەڕێز کاک دکتۆر گوڵمرادی مرادی کە لە ڕێگای دوورەوە تەشریفی هێناوە و ئیمڕۆ ئێمە لە ئوستودیۆی ڕۆژهەڵات تێوێ لە شاری یەتوبوری لە خدمەتی داین. کاک دکتۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕۆژهەڵات تێوی و زۆر بە خێراتنت دەکەین و هیوادارین کە لەم بەرنامەیدا بتوانین زۆرترین ڕۆشنایی بخەیتە سەر ئەو شتانەی کە گرنگن بۆ ناوچەی کرماشان، بۆ خواروی کوردستانی ڕۆژهەڵات، ناوچەی ئیلام و لوڕستان و کوردانی منتیقەی هەمادان و بەگشتی لەسەر مەسەلەی چارەنووس و بزوتنەوەی کورد لە هەموو کوردستان و بەتایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان و بەتایبەتی تر ناوچەی کرماشان. دەتوانن خۆتان هەرچۆنە پێتان خۆشە بە بینەرانی ڕۆژهەڵات تێوێ بناسێن خەڵکی کام شاری ناوچەی کرماشانن، لە کام وڵات دەژین و بە چیوە مەشغوڵن یا بە چیوە سەرقاڵن و کاروباری ڕۆژانەتان چییە؟ فرە مەمنونم لە مابەتتان و لە ڕۆژهەڵات تیوی خیلی مەمنونم کە فرصتەوە مداینە لە خزمەت بینەرەلی وەبووم و لە سەرکار و عنوانە گەردانندەی بەرنامە مەمنونم کە لطفە در حەقمە کردینە. خیلی مەمنونم و لەی فرصت حداقل و من اجازه بین کە خۆ معرفی بکەم. البته من ڕێ معرفی خۆم فکرم و بینەرە عزیز متوجه بوون ئەرا خاطریە 2 هەفتە پیش مسئله وگرد آقای سیروس ملکوتی داشتم لباره ژیان نامه خوام که من لزها و دنیا هاتم لتپاکچل دیشت زها بعد از یک ایمه و منطقه ترک کردیم نه دی متاسفانه آباد نوی منطقه زها و تپاکچل و بعد من لقصد شیرین لسن 8 سالگی شاگرد خیابی ما و بعد نوع مسئله توضیح دامه 1.5 ساعت برنامه ل تلویزیون روژهەڵات حتما توجه فرمایین ایوه. من الان در حال حاضر لآلمان زندگی کم و بازنشستم. قبلا لدانشگاه هایدلبرگ تدریس کردیم 7-8 سال و بعدی 24 سال دفتر مشاور خانواده داشتم، خانواده حمایت جوانیل و الان فقط و مسئله حقوق بشر مافی مروف و مسائل تر مشغولم که من سخنگوی بزرگنوی زاگرسم و بعدیش یکی لاندامیل کرماشا دیالوگم که افتخار دیرم وگرد عزیزه همکاری بکم که من آرزو کم بتونم حداقل خدمت ملت کرد بوم. یاره من مهمتر لگشتیگه و آرزو کم یه روزی بتونیم نه فقط کرماشان بلکه سراسر کردستان و آزادی ابتدایی خویان برسن. یا مسائلی بی که لباره خوام من حقیقت توام عرض بکنم خدمتان نیه توام لباره خوام زیاد قصه بکنم چون هر روزی که عرض کردم 1.5 ساعت درباره زندگی نامه خودم ل روژهەڵات تیوی قصه کردم. خیلی ممنون. فرە خۆشاتیت خۆشحاڵ بووین. ئەوەندەی بە ئەوەی اضافه بکەم کە کاک دکتۆر لەباری نووسینەوە لەسەر مەسەلەی کوردەوە، لەسەر مەسەلەی بزوتنەوەی کوردەوە، لەسەر مێژووی کوردەوە کەسێکی زۆر فعالە و دەیان وتاری لەسەر سایتەکان هەیە و هەروەها لە فەیسبووکی زۆر فعالی تاوێ کە بزانم نزیک بە 5,000 نەفەر ڕەفیقت هەیە لەوێنەوە هەمویان لە ئەو ئامۆژگاری و نووسینەکانی جەنابەت استفادە دەکەن. هەروەها وەک خۆشی فەرمووی لە تەکی ئێمە کۆمەڵێک لە چالاکانی بواری مەدەنی لە ڕێکخراوی کرماشان دیالۆگ ڕێکخراوێکی مەدەنیە
پێکەوە ئێمە ئەرادەتمانێت لە خدمەتیەوە پێکەوە کار دەکەین بۆ خەڵکی ناوچەکەی خۆمان. جارێکی تر سپاس و بەخێراتن. کاک دکتۆر، ناوچەی کرماشان بە گشتی و شاری کرماشان بە تایبەتی شارێکی ناوچەیەک و شارێکی چۆن بێژم ڕەنگین کەمانە بە قەوڵی فارسی، شارێکە کە خەڵکەکەی سەر بە زاراوە و ئاین و مەزهەبی جیاوازن، هەرز بێ بە حزور لە خەڵکی لەکی تایە، جاف و گۆران و کەڵهوڕ و هەمووی ئەم خەڵکە کوردن و بەشێک لە نەتەوەی کوردن و بەشێک لە ملەتی کوردن، چارەنووسیان و چارەنووسی کوردستان و ڕزگاری نەتەوەی ملەتی کوردەوە گرەی خواردووە. پرسیارێک ئاوا ئاراستەی جەنابەت بکەم، ئەم ڕەنگین کەمانە یا ئەم فرە پێکهاتەی زاراوەی و ئاینی و مەزهەبی و تەنانەت عەشیرەتی و هۆز و تایفەوە لایەنی باش و خراپی چییە بۆ وەک ملەتی کورد، وەک کەسێکی کورد کە بتوانێم خەڵکە پێکەوە متحد بکە؟ ئایا مەسەڵەن بۆ نمونە لە وڵاتەکانی دموکراتیک و پێشکەوتووە کولتورەکان تا فرەتر بوون دەوڵەمەندتر دەبێت ئەو خەڵکە لە یەک شت زیاتر فێر دەبێت. بەڵام لە منتیقەی کرماشانی ئێمەدا تا ئێستا دیکتاتورەکان لەسەر حکوم بوون، هەمیشە هەوڵیان داوە کە لەم ڕەنگین کەمانە، لەم جیاوازی مەزهەبی و ئاینی و لەهجەی و عەشیرەتی و تایفەیەوە بە نوعێک لە ئاوی گڵالود ماسی بگرن، گەرەکیانەوە نفاق دروست بکەن. ئەڵبەتە خۆشبەختانە بە وشیاری خەڵکەکە بە بوونی کەسانێکی دڵسۆزی وەک ئێوە و سەدان کەسێکی تر لە منتیقەکەدا کە بوون، تا ئێستا دوژمن مەوەفق نەبووە بەڕاستی ئەو جۆرە گەرەکی وێت کە مەسەن کوردێکی فلانە مەزهەب لە بەرامبەری فلانە مەزهەبی ترۆ قەرار بدا، یا مەسەن ئەم دین لە بەرامبەری ئەو دینەوە، ئەم تایفە لە بەرامبەری ئەو تایفەوە. ئەم ڕەنگین کەمانە سوود و زیانی قازانج و زەرەری چییە بۆ ملەتی کورد؟ چۆنی بکەین کە ئێمە وەک ملەتی کورد، وەک خەڵکی منتیقەی کرماشان لەم ڕەنگین کەمانە، لەم فرە ڕەنگیە باشترین کەڵک وەرگرین بۆ بۆ مبارزەی هاوبەشمان، بۆ خەباتی هاوبەشمان، بۆ ڕزگاریمان، بۆ هاوچارەنووسیمان؟ زۆر سپاس بۆ پرسیارە. واقعیت ئەوەیە کە ئەوەڵەن مەسەلەی ڕەنگین کەمان بوون، توام خدمت عرض بکەم، معذرت توام کە من چیمە ناو سوورانی دووبارە ئەبارێ. واقعیت ئەوەیە کە ئێمە ڕەنگین کەمان بین نەینکە هیچ گونە زەرەری وەهاڵە ملەتە کوردنێری، بەڵکێ وەهاڵە ملەتە کورد فایدە دێرێت و ئی دەلیلە چون لە منتەقەی کرمانشا ئەو تعسب خاصە وجود نەیاشێت. بگذەریم ئی 35 ساڵە جمهوری ئیسلامیە گەورەترین زەربەی بیشتر داسە مردم و کورد تا اینکە قبلی، ولی واقعیت هەیە کە هم شیعه کورد، هم یارسانی کورد، هم سنی کورد و هم بهایی کرد و یکو زندگی کن بدون هیچ گونه استکاکی، بدون هیچ گونه دردسری. یا من آرزو کم قشر جوان کرد هر وجوره که سال 2007 و من وطن لجوانه لکرد هاتیونه هولیر، من یه سخنانی و مناسبت سیوم ده بسال خاکلیوه یا سیوم مارس بشتار بیم هاتیونه ارده و پیم و من وطن ما مصدل نیابو کرماشان مرکز کردستانه لدهاتو و نسل جوان خوشبختانه دی و ای مسائل قدیمیه توجه نیکید و کرماشان یکی دلایل و یکو زندگی کردن حی رنگی کمان بینی هنسه. یعنی واقعا رنگی کمان باعث بیه که یعنی فرهنگی کلتوری باعث بیه که مردم بتونن و یکو ساز بان. منتها دشمن ایمه یعنی دیکتاتوری حاکم بر جامعه کرد همیشه کوشش کردنه که اختلاف بکنن او مردم، اختلافی که اختلاف مصنوعی و پیوشیم سعی بکن که مردم وادار بکن، ولی خوشبختانه مردم آگاه تر لونه که بتوان و دام دشمن بکافن و ایما امیدواریم لدهاتوی فرفر نزدیک بتونیم کرمانشاه را وجه که او جوان عزیزه و من قول داست بوده مرکز کردستان و پایتخت کردستان و آرزو کم پایتخت سیستم فدرالی کردستان که آرزو کم و ای آمانجا برسیم. فرادستان خوش بود. من با تایید قسەکانی جنابت
لەو ارتباط و پەیوەندیە کە لە تێ خزمانم لە ناوخۆی کوردستان هەستم لە جوانڕۆ لە ڕەوانسەر لە کرماشان ئێستا خۆشبەختانە ئەو تەعەسوباتانەی هەرچەند جمهوری ئیسلامی فرەت کوششی کردووە کە ئەم لەم ڕەنگین کەمانە استفادە بکات بەڵام مەوەفق نەبووە یعنی شتەکە معکوس بووەتەوە بەعکسەوە مەسەن دەورانێک کە ئێمە منداڵ بووین یا بە هەر حاڵ لە ناو جامعەی خۆمان بووین بەڕاستی کەمتر ئەو هینە دەکریا مەسەن کوردێکی منتیقەی جوانڕۆ یا جافێک بچێت لە ئیلام ژن بخوازێ یا مەسەن دوێتێکی جاف بچێ شوو بکە مەسەن بە کەسێکی گۆران یا بەعکسەوە بەڵام ئەلعانە مەسەن حل ناو فامیلەکانی من خۆمان ژن و ژنخوازی مەسەن کابرا چووە لە ئیلام ژنی خواردووە دوێتەکەی شووی کردوێتە مەسەن لەک نزیکەی لە ناوی خزمەکانی خۆمان دەتوانم ڕقەمێکی تا 20 کەس بزانم کە ژن و ژنخوازیان لە ناو ئەو ڕەنگین کەماناین کردو هیچ تەعەسوبێکیش بەو جۆرە نییە ئەمە نەوعی نیشانەی بۆ تاییدی فەرمایشەکانی جەناب ئەمە نەوعی نیشانەی وشیاربوون پێشرەفتی اجتماعی پێشرەفتی فکری ئینسانەکانە کە ئەو سنوورانە ئەو سنوورەی مثلا کاورا سەر بە فلانە مەزەبە فلانە ئاینە مەسڵەن فرانە تایفەس فلان ئەو شتانە وردە خۆشبەختانە لە ناوخۆوە ئەو مەرزانە یا ئەو سنوورانە شکیاون و زۆرتر نزیکایەتی تێکڵاو بوون ژن و ژنخوازی ڕەوابەتی ئیجتماعی نزیکتر بووەتەوە جاران من لە سەرپێڵە لە قەسرە بە دەگمەن خەڵکی منتیقەی مەسڵەن سنە کامێرانەوانە بەڵام ئەلعانە مەسەن بڕۆ هەر شارێک خەڵکی مەریوانی تایە خەڵکی سنەی تایە خەڵکی چوزان قڕوهەی تایە لەم لا دەچێ بۆ لایانی کۆمونیکاسیۆن کارێکی کردووە یا پەیوەندیەکان ارتباطات کارێکی کردووە کە ئەو وەک چۆن دێژن دنیا گلوبالیزم وای کردووە دنیا بۆ دەکەدەیەکی بچووک لە ناوخۆی وڵاتی ئێمەش وای پێاتوە ئەوانە هەمووی نیشانەی مثبەتن و نیشانەی لێکن کە ئینسان بەڕاستی خۆشحاڵ دەکات کە ئیتر باوکی من جاران باوکی من کشایەت کەمتر باپیری من باوەگەورەی من دەیوت حتمما دوێتی بنەماڵەکەم باید بدرێ بە کوڕی بنەماڵەی خۆم بەڵام ئەلان مەسەن دوێتی براکەی من دەچێت لە ئیلام شووەکە دەچێت شوەکە بە کوردێکی لەک لە لەکستان بتۆجهی هیچیش بۆی مەسلە نیە نەمەزەبەکەی بۆ مەسلێ نە لاجەکەی بار حاڵێژێ ئەوڵەنەوە ئینسانێکە دوو من هاوزوانمە متوجه هەیە ئەوانە دەکات بە مەبنا سێمین خۆشەویستیەک لە بینەوە کەنیشک و کوڕایە پرسیارێکی تر بە بڕوای جەنابەت بۆ لە ڕابردووە خەڵکی منتیقەی کرماشان لەناو مەسایلی شۆڕشی سیاسی کوردیدا نەبوون بۆ مەسلەی نەتەوایەتی خۆیان هەوڵیان نەداوە ئەو هۆکارانە چی بوون ئەو گیر و گرفتانە چی بوون مەسەڵەن بۆ نمونە وەک منتیقەی تماشا دەکەی دەچیتەوە 6-7 ساڵ پێش لە منتیقەی موکریان لە مەهاباد خەڵک بۆ مەسلەی نەتەوەیی لێ مبارزەی کردووە جمهوری کوردستان لەوێ دروست بووە ساڵی 57 مەسەڵەن وەختی ڕژیمی شاه سقوط دەکات هێزی پێشمەرگە حیزبی کوردی هەتا نزیکەی کامێران و ڕەوانسەر و هەورامان و سنە و ئەردەڵان تێت بەڵام بۆ لەوە خوار نەچووی لە کرماشان و بەرەو خواردن نەچووی ئەو کەمبودانە چین لە منتیقەی خۆمانە ئەحساس دەکرێت هەستی پێ دەکرێت بله من تۆم خدمەت بینەرە عەزیز ڕۆژهەڵات تیڤی برەسنم کە واقعیەتی ئەسە دشمن بیکار نێنیشێت هەیەکە لە کوردستان دی که مثلا بعد از جنگ دوم جهانی تمام دیکتاتوری ضعیف بین و لکردستان آزاد کردستانی که هیچ گونه پای سرباز خارجی و ناینا خوردید و کمار کردستان وجود هات یعنی جمهوری کردستان وجود هات اره خاطر نواگردن نیه که بیشتر آقا ما متاسفانه ناو کردریش دیدیم که مثلا جور آقای قانیفت گوره ترین ضربه و جنبش کرد است ایشید که مثلا 54 کیلومتر وسط جمهوری کردستان بیه یه نشان دهید که بله لناآگاهی تودیل توی سو استفاده بکید و نفع خوی واقعیت یه که کرماشان انگلیسیل بیکار نیستن انگلیسیل متوجه بین که بله اگر کرماشان کاری بکید و جنبش بزرگتنوی کردستان بپیوندید بوسید وضعیان فره خرابه منطقه کرماشان منطقه نفتخیز ایرانه کردستان ایرانه یا سعی کردن نوای بگیرن تا سقز هاتن منطقه کرماشان زیر نفوذ انگلیسیل بی واقعیت هست اجازه بی من یه شای بخشن مبان تاریخ ملت کرد ایمه زانیم تمام دیکتاتوری ضد
ملیتیل لایران ملیتیل مثلا ملیت حاکم همیشه سعی کرده ملیتیل تر اتقام بکید ناو خوی یعنی اسیمیلاسیون بکید و آتاتورک و رضاخان نمونه بارز ای دوگلا مثلا اسیمیلاسیون کردن ملیتیل مختلف بین که متاسفانه توام بیشم رضاخان و اندازه تبلیغ کردیاد که آقا زوان کردی قصه نکن اگر کردی بیشین ایبه کردی آبرویان چودی کردین دهاتیله و ایه باعث بیاد که مردم عادت بکید من اگه اجازه بیه یه مثال تاریخی بیام 1896 یک خاورناس خورالاتناس آلمانی و نام اسکارمن یه چندین بار لتلویزیون و تمسه ولی لیره دوباره تکرار یکم دو پاتی کم و لکرماشان 3 سال زندگی کرده ایشون لسال 2003 درست 111 سال پیش 150,000 نفر نفوذ کرماشان بیه لی 150,000 نفر 20 نفری فقط فارس بینه بقیه کرد بینه اره چه اجرایی شد اره خاطری کردی گورانی و لهجه گورانی کامل بلد بیه و گرد مردمش قصه کردیه و جالبه او 20 نفر و لباس قجر کردن سوار کارمند استانداری بینه 8 نفر لوانه کرد کرماشانی بینه 12 نفر فارس لکرماشان وجود داشتیه 150,000 نفر 12 نفری امروز تماشا بکنیم 35% مردم کرماشان اگه اقرار نکم 35% فارسن دلیلی چست نه اینکه شهر اطلاعات نزه لکرماشان ماندگاه بینه بلکه هی سیاست رضاخان قلدر که آقا کاری نکن که کردی عیب قصه بکن مثلا برای نمونه خالوزاگه من خوی سواد فارسی نیرد ولی فارسی کویلو اگر منالگانی قصه کرد را خاطر چه را خاطریه ایشو کردی عیبه بچینه مدرسه نیتونین خوبیه بگیرید این تبلیغ متاسفانه تاثیر ناست نه فقط کرماشان بلکه ترکیه رشید علی گیلانی لعراق مثلا بخش گورگ لموصل عربی قصه کن در صورتی که کوت شارس کوت 70 سال پیش 85% کرد بودن سال 1925 آمار خود فرانسوی و انگلیسی کردن که 85% کرد بیا موصل ولی امروز 30% بیشتر نو شهر موصل کرد نیریم برای چه خاطریه رشید علی گیلانی و صدام حسین جنایتکار و امثال سعی کردن کوشش کردن و رضاخان قلدر و کرگی و بعدی آتاتورک سعی کن همیشه الان سعی کن و خوشبختانه مردم کرد لبان پای خوان وسانه و پیرو او به اصطلاح تئوری نه که کاترین اول تزار روسیه 300 سال پیش در حدود چند هزار نفر لآلمانیا هنارد سیبریه تبعید کرده سیبریه که لور هنوز 300 سال هنوز لهجه آلمانی قصه کن و زبان آلمانی قصه کن هنوز ترک نکردن خویان منال یعنی شد که ایمه آلمانی من بنابراین کردگان پیرو ای تئورینه و کردگان درن زبان کردی لبانی وسن من وتم جواب پرسیار اول دان فرمایش کردین و دوم فرمایش کردین وتم واقعیت است که جوانه امروز کرماشان دلیان توات کردی زنگو بکن حتی دیوتل رفیقیان که تهران متولد بینه کرد یه دیوت تهرانی کردی لما خاصه قصه که و لما خاصه نیست نشان داد که بله علاقه او کرد کرماشانیه یه سکه ایشاقا من تو هم زوان دایگیم زوانی که جداباد مگری قصه کردم من ادامه بیام بنابراین واقعیت یه سکه مسئله کردبین ایما حل گردی مسئله که اره چه مسئله اره کردل کرماشا بشدار نوین لکمار کردستان یه سکه نفوذ انگلیسیل و دیکتاتوریل فره قوی بی و بعد عادت داین مردم و مردم لنظر اقتصادی فره وابسته بین و ای سیستمیل دیکتاتوری و انگلیسیل مجبور بین که کوتاه آقا ای جمهوری کردستان وابسته به شورویه و امثال سعی کردیان
منفی جلوهی بیان و مردم دور بگیرن. اما واقعیتی هست که ایمد جونی من لانقلاب مشروطه یه 40-50 سال بچیم دیاوا لانقلاب مشروطه یار محمد خان کرماشانی داشتیم که گورترین خدمت و انقلاب مشروطه کرد. یا واقعیتی که لتاریخ ایما آقای کسروی بخونیم تماشا بکنیم بزنیم یا محمد کرماشانی تنها کسی بی ستارخان لمرگ حتمی نجات داد. بنابراین اگه و پای حرکت بکردیم نه اینکه کرماشان و سقز و امثال پشتیوان 100% جمهوری کردستان بین بلکه بیشتر لیهش تونستیم بکنیم. منتها حالا اگه بسیار بود دعاتو با کمال میل من لخدمت هنم که ناآگاهی سیاسی نقش بسیار بسیار قوی بازی کرد که ایما نتونیم لیک جنبشی که ور سود ملت مانه استفاده بکنیم. ممنون. تاوی من جوابی جنابت بوم پرسیاره حالی بوم که بو مرد خلکی منطقه کرماشان نیانتوانی و برزگاری نتوی خویان وکو باقی شوونەکانی تر بەشداربن یەکێک نفوزی ئینگلیسیەکان مانع بوون لەبەرەوەی جمهوری کوردستان ئەو منطقەی دوای شەڕی جیهانی دووەم بوو ئەو بەشەی کوردستان و ئازربایجان لەژێر کەوتووە ژێر سولتەی شەوڕەوی تقریبا بە ناوەیەک شەوڕەوی ئەو وەخت و ئینگلیسیەکان نەیانێشت ئەو شۆڕشە لە سەقز بەرەو خوار بێت هەتا ناتە منطقەی سنەیش و ئەمە نەقشێکی تر هەوڵی ڕەزاشا یا حکوومەتی دەوڵەت ملەتی لە زمانی ڕەزاشاوە دەستی پێکردوانە یەک ملەت و یەک دەوڵەت ئەرز بێ بە حزور ئەویش لەسەر نەقشی ئاسیمیلە بوون و کاری زۆری لە منطقەی کرماشان کردو ئەمیش بەشێکی تریش کە جەنابەت ئیشارەت پێکرد مەسەلەی فەقری اقتصادی فەقری ماڵی فەقیربوونی خەڵک وابەستەبوونی ژیانی ڕۆژانەی خەڵک بە سیستمەوە ئەمسن جناب وڵامی ئەم پرسیارەیدا فەرمووت ئێستا نزیکای 35% خەڵکی کرماشان بە فارسی قسە دەکەن بەڵام مەبەست لەوەیە کە ئەمانە هەر کورد بوون کوردن لە ئەساسدا کە ئێستا بە فارسی قسە دەکەن و پێیان شەرمە یا پێیان عیبە بە زمانی دایکیان و زمانی کوردی قسە بکەن ئەگەنە بۆ ئاگاداری جەناب و ماوەی لەمە و پێش مؤسسەیەک لە ئێرانە بەناوی شۆرای فەرهەنگی ئێران شتێکی وە کە من لە ویکیپیدیا و شتێدا چوون بە شوێنیان خوێندمەوە لە 288 شاری ئێران و 1400 دێهات یا گوند یا ڕووستا بە قەوڵی فارسی ئامارێکی سەرشماری لەسەر فەرنگەلی مختلفی ئێران گین کردووە لەسەر زمانەکان لە ئوستانی کرماشان یا لە پارێزگای کرماشانە جوابەکان ئاوا بووە 99% و نیمی خەڵک 99% و نیمی خەڵک لە جوابی ئەو ڕاپرسیەدا ئەو هەمە پرسیە تویانە ئێمە کوردین 4% و تویانە فارسین جاڵب لەوەیدا لەو 4% فارسە لە هەر 75% یانی لە هەر 4 نەفەر 3 نەفەری پیاون مە بە معنی ئەوەی ئەمانە کارمەنگەلی دەوڵەتن سەربازن ئەرتشین پاسدارن تاجرن بازرگانن چون معمولە ئەگەر خەڵکی شاروەندی وێ دەبێت 50 بێ لەباری جنسیەتەوە 50 پیا و بێ 50 ژن بێ یا تۆزە اختلافەکەی کەمتر و یەک 2% ئەسان جوابیان بەو ڕاپرسیە نەداوەسەوە بە هەر دلیلێک یەک 2% جووتیانە ئێمە لوڕین یان ملیەتگەلی تری غیرە کورد لە ئێراندا متۆجارزمەی بۆ ئەوەی کە ئەو 35% کە ئیمڕۆ لە خەڵکی کرماشان کوردی قسە ناکەن فارسی قسە دەکەن ئەمانە هەرە و کوردانان کە متاسفانە ئاسیمیلاسیۆن تەئسیری کردوتە سەریان فەرهەنگی ملەتی باڵادەست فەرهەنگی حاکم فەرهەنگی جمهوری ئیسلامی تەئسیری کردوتە مەغزیان بە خااتری ئەوەی کە مناڵ فارسی قسەکردن بۆیان ئەرجەحیەتی هەیە بەرتەری هەیە لە زێنی خۆیاندا وە کوردی قسەکردن شەرمە کەمە متاسفانە زەنگێکی خەتەرەوە دەبێت کاری بۆ بکرێت پرسیارێکی تر زۆر جار خەڵکی منطقەی کرماشانی خۆمان یەژن ئەوە حیزبە کوردیەکان زۆر خەمسارد بوون یعنی زۆر کاریان نەکردووە بۆ منطقەی کرماشان زۆر ئەهمیەت نادەن بەو منطقە ئەرز بێ بە حزوری کرماشان دەرواقەرە خو جەناب و فەرموو کرماشان منطقەیەکی استراتیژیکە دیارە من ناوی پەرانتز لای کەوانە خۆم باسی دەکەم منطقەیەکی استراتیژیکە بۆ هەموو ملەتی کورد و بۆ کوردستانی ڕۆژهەڵات یا بۆ کوردستانی ئێران بە تایبەتی منطقەیەکە کرماشان کە سۆران و گۆران و لەک و کەڵهوڕ و فەیلی و هەموو زاراوەکانی کرماشان کوردستانی ئێران بە یەک و گرێ دەدا تۆ جارزمەی منطقەیەکە کە دەتوانی لە کرماشانەوە بەرەو هەمەدان بچی کوردی بەشێکی زۆری کووردە
یا بەشێکی کووردە بڕۆیتەوە لە تەک لوڕستانە پەیوەندی بگری کە 4-5 وستانی لوڕنشین لە ئێراندا هەیە دەتوانی لێرەوە بڕۆیتەوە بەرەو خوار هەتا نزیکی دەهلوران و دسفول و ئەندی مشک و ئەوانەی کە کوردن کوردی فەیلین لەکن لوڕن بۆ بەشێک لە ملەتن کەوابوو چەند ئەمە لەلایەکەوە خەڵکی کرماشان حیزبە کوردیەکان یا جنبشی سیاسی کورد بەوەی هینەکان کە خەمسارد بوون لەلایەکیشەوە ئەحزابی سیاسی کورد کە مەسەڵەن ئێمە جاروبار دەچین ێژین بۆ کەمتر ئەهمیەت دەدەن منتیقەی کرماشان و ئیلام و لوڕستان ێژن ئەوە دەرگای حیزبەکان بەڕووی ئەوانە کراوەیە خەڵکەکە خۆیان دەبێ بێن خۆ ئێمە بە زۆر خەڵک نایەرین ئێمە شەو ڕۆژ تەلەڤیزیۆنمان ڕۆژنامەمان قسە و باسمان فعالینمان کارەکە خەڵک بێنە ئەوە حیزبی خۆیانەوە بیگرن بەدەستەوە ئەگەر چی ئەوەش بێژم کە ئێستا بە نسبەتی 30 ساڵ پێش نییە ئێستا لە ناو هەموو حیزبەکاندا هەموو ڕێکخراوە سیاسیەکانە خۆشبەختانە کرماشانی هەیە ئیلامی هەیە لوڕ هەیە لەک هەیە بەڵام بە پێی وەزن بە پێی ئەو سەهمەی کە کرماشان و ئیلام و لوڕستان هەسی بەراوەردی بکەیت لە منتیقەی تری کوردستانە کەمە بە نەزەری جەناب حیزبە کوردیەکان چی بکەن چ مەکانیزمێک بەکار بوون کە بتوانن خەڵکی کاری زیاتر بکەن ڕوو بە منتیقەی کرماشان ڕوو بە منتیقەی ئیلام ڕوو بە منتیقەی لوڕستان ڕوو بە منتیقەی ئەو شوێنەی کە لە ئێراندا کوردی تایە کە زیاتر ئەم خەڵکە ئاگا بکەنەوە لەباری مەسلەی نەتەوەیی لەباری مەسلەی سیاسی لەباری مەسلەی شۆڕژگەری و نهایەتەن حیزبەکان دەرگای حیزبەکانیان بکەنەوە کە خەڵکی ئەم منتیقانە ڕوو بکەنە ناوە مزوتنەوە چون بەبێ کرماشان و ئیلامیانی نیوەی کورسانی ئێران هیچ بەبێ ئەم وستان ئێمە 4 وستان زاهێرەن لە حیزبەکان لەسەر 4 وستانی کوردنشین تەمەرکوز دەکەن ئەگەرچی من پێم وایە 5 وستانی لوڕنشینی ژێ هەر کوردن بەشێکی زۆری هەمەدان کووردە لەولاوە بچوە 2 وستانی خۆراسان کوردمان هەیە لە قەزوین مازندەران گێڵان گوڵستان خودی شاری تاران کورد هەتا شیراز و تا دەچێتە بۆ شێر و گەناوێش کورد هەیە بەڵام بەهەرحاڵ ئەگەر تۆ هەرم 4 وستانیشە بێژیم 4 پارێزگاکە و ئیلام و کرماشان نیوەی کورسانی ئێرانە ئەم حیزبانە دەبێت چی بکەن کە دەرگای حیزبەکانیان بکەنەوە بۆ خەڵکی کرماشان و ئیلام و خەڵکی کرماشان و ئیلام دەبێت چ وەزایفێکیان هەیە چ مەسئولیەتێکیان هەیە کە لەم گلەیکردن دەربچن و بێنە ناو حیزبەکانەوە فعال بن و دەوری خۆیان بنوێن و نەقش خۆیان واقعیت ئەوەیە کە ئێمە باید انحصار طلبی بنیمە کەنار یا مەسەلەیەکی ئێمە زانیم انحصار طلبی و کەنار ناین فقط یه نییە کە فقط بنیمە کەنار بەڵکە باید ئاگایی خۆمان ئاگا بیمن و ئاگایی بیمە تودێیل زەحمەتکیش تودێیل کە بشیم ئەڕێیچە ئیمە فعالیت کەیم مەسئلەی ئی بەسەڵا تئوریە لە ناو مەغزمان بخەیمە دەیش کە ئاغا مکاری وەکارە سیاست نێرم سیاستە باعث بود که مثلا فلان درسته تمام دیکتاتوریل مخالف یعنی که مردم سیاسی بون دلیلی چه است دلیلی است که اگه انسان سیاسی نبود خیلی تونه آسان تابع بود نوکر بود و دست و سینه بود ایمه توایم یه لبین بویم بیشیم آقا باید احزاب سیاسی و نظر من احزاب سیاسی اولین ارک یا وظیفه یعنی است که بتونن کوشش بکن که انحصار طلبی نکن یک دو مسئله ای که دکتر قاسملو و رهبری کوملا و هداگردیه اجرا بکنیم دکتر قاسملو اولین کسی بی که کلاس سیاسی برای پیشبرگی نال کویل کردستان و کوملا رهبری کوملا اولین سازمان سیاسی بی که جنیل وارد مسئله سیاست کرد مسئله یک کرد که آقا جنوبیاک مساویین باید هرچند الان مشکل ایمه دیریم الان کوملا درد ضربه او خواهد که ارچه جنیل وارد مسئله پیشمرگایتی کرده در واقع یک گورترین کار گورترین خدمت و ملت کرده و ایمه دلمان توید یای بگیریم که اگر من توام فعالیت سیاسی بکم ارای فلان حزب سیاسی نکم بلکه ارای خوام کم وقتی یای بگیریم مطمئن بو در حزبی که واز بلن که سرکار فرمایش کردی کاملا درسته در حزبی واز بود تیم و لچوارچوی یه حزب فعالیت کم مثلا من ارم خوش نیه که مثلا فلان
فعال سیاسی ایلامی یا کرماشانی باید لم گله بکرد فلانی من چندین سال نو حزب سیاسی فلان حزب سیاسی کار کم ولی اجازه ببینین که من یه شغل بانتری بگرم اوده و یه پست بانتری بگرم اوده و یه من خواهش کم یه بش لو انحصار طلبیه سه این انحصار طلبیه بینیم کنار اگر یک جوان دینی فعال سیاسیه و دل تواید لخدمت مردم بود میدان بیم شما آقا اشکال نه باد و عضو کمیته مرکزی بود و عضو رهبری احزاب سیاسی بود یه من لتمام احزاب سیاسی خواهش کم تمنا دیرم که این کار بکن و لمردم تمنا دیرم انتظار نیاشون که حتما باید حزب باید دست پای ماجبه بلکه خمان تحمیل بکنیم احزاب سیاسی خمان سعی بکنیم لری درست و وارد مسائل اجتماعی سیاسی بیمن که بله ایمه لیاقت و شایستگی خمان نشان بیم که بله ایمه توینیم فعال بیمن لی این منطقه و توینیم مردم هر کسی فعال سیاسی بود یه تعداد زیادی لمردم هواداریه و دیکتاتوری مخالف 100% و پیدام بیشم یا نان خوردن و سادگی نیه بلکه دل من توید وقتی این ری انتخاب بکنیم یعنی ایما دو گل دشمن را خمان درست کنیم یکی دشمن دیکتاتوریه یکی این که خمان ایزوله کنیم نو جامعه یه دل من توید نشان بیم که بله ایما دیریم لخدمت مردم فعالیت کنیم و توینیم او احزاب سیاسی باری مجیر فرمان خمان نه اینکه انتظار داشتیم که لی دور بوسیم آقا حزب سیاسی و کار من نیرن من دور گردنه نه تو باید خود نشان بید که چه توی بکید اره مردمت بعدیشی مجبور که او حزب تو میدان بده پید که بتونید حداقل انتخاب بید و بتونید رهبری حزب بید منتها اولین قدم شکانن این انحصار است این انحصار احزاب سیاسی وجوده که او کاری که بعضی احزاب سیاسی کارا کردنه سعی کن به اصطلاح من چندی پیش یه مصاحبه داشتم گرد یکی لروزنامه لمن پرسیار کردن که فلان حزب سیاسی منطقه ایلام و کرماشا کرده حیات خلوت خوی حیات خلوت یعنی منطقه‌ای که انحصار وتم نه آرزو کم که مردم آگاه بون مردم روشن بون و بزانن چه حزب سیاسی اره ملت کرد خدمت که و لچوارچو حزب سیاسی فعالیت بکن